وەک پێزانینێک بۆ هەوڵ و ماندووبوونەکانی ستافی پەیام لە سنوورەکەدا و لە پای ڕووماڵکردنی بەشێکی زۆری چالاکیە وەرشەکانی لیژنەی تیپە میلەکانی ناحەیەی تەکیە لیژنەی ناوبراو بڕیاریدا بە دانان و هەڵواسینی لۆگۆیەکی کەناڵی ئاسمانی پەیام لە ژووری ستافی لیژنەکە. وەک پێزانینێک بۆ هەوڵ و ماندووبوونەکانی ستافی پەیام لە سنوورەکەدا و لە پای ڕووماڵکردنی بەشێکی زۆری چالاکێ وەرشەکانی لیژنەی تیپە میلەکانی ناحەیەی تەکیە لیژنەی ناوبراو بڕیاریدا بە دانان و هەڵواسینی لۆگۆیەکی کەناڵی ئاسمانی پەیام لە ژووری ستافی لیژنەکە و لە پاڵ وێنەی ئەو کەسایەتی و لایەنانەی کە هاوکار و پاڵپشتی وەرزشن لە ناحیەکەدا. من طبعا ئەو ڕسمانێکە لەم ژوورێ هەڵواسراوە هەمووی وەفادارم بەرامبەریان هەر کەسێک بێ کەناڵی ئاسمانی پەیامش کە لۆگۆکەیم هەڵواسانی من قەرزاری کەناڵی ئاسمانی پەیام وەفام هەیە بۆی کە ڕۆژانە لۆگۆکەی ببینین پەیامی بیرکێتەوە هەموو کاتێ دانانی لۆگۆی پەیام نیشانی ئەوەی وەفاییە بەرامبەر بە کەناڵی ئاسمانی پەیام یعنی ئەمە وەفای ئێمەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە لەم ژووریا لۆگۆی هەڵواسراوە ئەو کەسانی کە لەم ژوورەشان یعنی ئێمەمانە هاوکار مامونە خزمەتیان کردنە بۆی ئێمە وەفادارین بەرامبەری بە هەمان شێوە کەناڵی ئاسمانی پەیامش ئەم ڕۆژ ناوی چوە ئەو مێژوویەوە نەناو ئەو وێنە و یادگاریانەیە کەەوە هاوکاری ئێمە بوون و خزمەتیان کردو لەگەڵ ئێمە. لای خۆشیانەوە وەرزشوانانی سنوورەکە وێڕایەوەی سوپاس و دەستخۆشییان بۆ پەیام هەیە باس لەوەش دەکەن پەیام هەمیشە مینبەری ڕاستەقینەی وەرزشکاران بووە چ لە سەراستی سنوورەکە و چ لە سەراستی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەر بۆیە ئەمان خۆیان بە قەرزداری کەناڵەکە دەزانن. دارە ئێمە ئەو کەلێنی کە هەمان بۆ لە ڕاگەاندنە کەناڵی پەیام بەڕاستیمانی پڕکردوێتەوە ئێمە سوپاس و دەستخۆشیان لێکەین لەسەر جەم کار و چالاکی وەرشەکان بوونتان هەبووە و وەسەلمێنراویشە کە هەچ کات پەیوەندیتان پێوەکرابێتەوە ئامادەیتان دەربڕیوە. ئێمە دیارەت بە تا کەناڵی ئەزانین کە لە ناحیەکەماندا بەدەم وەرشکارانەوە بێت بۆ ئەوەی ئەو خولو چالاشانی کە هەیە بڵاو بکرێتەوە یاخوا نمونەتان زۆر بێ و بە هیوان کەناڵەکانی چاو لە بەڕێستان بکەن بۆ ئەوەی ئەم کەلێنە وەرشە لە سەررجم ناحێ و شار و شارشکانی کوردستان پڕ بکرێتەوە. من وەکو وەرزشوانێک لە زۆربەی شوێنە جیاکان لە شوێنە گشتیەکان لە چالاکە وەرزشیەکانە لە یاریەکۆتایەکانە کەناڵی ئاسمانی پەیام وجودیان هەبووە بە تایبەتیش لە ناحیەتێکیا زۆر دەستخۆشیمانەیە سوپاسیانەکەین. کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە جێ خۆی کردێتەوە لە دڵی هەموو وەرزشوانێکە بە تایبەتیش ناحیەتێکیا ئەم یاریگایی ئێمە گڵ بوو پێشتر کەناڵی ئاسمانی پەیام یعنی کارێکی زۆر گەورەی کرد کاتێکە کرا بە چیمەن و دەستخۆشییان لێکەین بەڕاستی جێگەی دەستیان دیارە. بەبێ لێکدانەوەی بیر و ڕای جیاواز پەیام هەمیشە گرنگی بە بواری وەرزشی داوە لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان جگە لە ڕووماڵکردنی یاریەکانی خولەکانی نایاب و پلە یەک و پلە دوو سیاسەتی پەیامەوەی خواستووە کە گرنگی بەسەر جەم چالاکێ وەرشەکان بدات لەسەر ئاستی قەزا و ناحیەکانیش هاوکات مینبەرێکی ڕاستەقینەش بووە بۆ گەیاندنی داواکاری و کەم و کورتیەکانی بواری وەرزش و یاریگاکان بە لایەنە پەیوەندیدارەکان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیە.